دیارە ئەم یاداشتی لێکتێگەشتنەی نێوان وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی و ڕێکخراوی UNHCR بۆ ئەوەیە کە بە فەرمیکردنی و هەروەها فراوانکردنی و هەروەها پتەوکردنی زیاتر پەیوەندیەکانی ئەم ڕێکخراوە گرنگەیە لەگەڵ وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی بە تایبەتی و حکوومەتی هەرێمی کوردستان بەگشتی. هەروەکو ئاماژەمان پێدا کە لە کوردستاندا ژمارەیەکی زۆر ئاوارە و پەناهەندە بە ملی حکوومەتی هەرێمی کوردستانەوەیە و لە هەموو سێکتەرە جیاوازەکان حکوومەتی هەرێمی کوردستان خزمەتگوزاری تەندروستی و ئاو و کارەبا و ئاسایش و خواردن و ئەوانەیان پێشکەش دەکا و ئەم لێکتێگەشتنە بۆ ئەوەیە کە ئەوانیش هاوکارمان بن و پێشتریش هاوکارمان بوون هەروەها بۆ ئەو چین و توێژانە گرنگانی کە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی لێپرسراویانە وەکو ئەو توێژانەی خۆتانەزان خاوەن پێداویستی تایبەتەکان و هەموو ئەمانە گرنگە لەم یاداشتە جێکراوەتەوە و ئەمە ئەبێتە سەرەتای پەیوەندیەکی فەرمی پتەوی تونند و تۆڵ لە نێوان ڕێکخراوی UNHCR و وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی.